بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ. ڕۆژ و عیبادەت و تاعاتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول و وەرگیرا بێ. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین. ومێ دەکەین بڕگە و بابەتی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی خۆی گەورە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز. نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لای قبول بێت. بڕگە و بەرنامەکانی ئەم ڕۆمان بڕگە و بابەتی بەرنامەکانی ئەم ڕۆمان پێکاتوە لە چەند بڕگەیەکی سەرەکی کە بڕگەی یەکەمیان تەندروستی ئێوەیە کام بڕگەیە هەفتانە هەر جار و لەسەر بابەتێک لەگەڵ میوانێکی دیاریکراودا دەدوێن کە ویش بەڕێز کاک هاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشکە. بڕگەی دووەمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی خێزانە، قسە لەسەرەوە دەکەین چۆن خێزانێکی تەندروستمان هەبێت. وارووا بڕگەی سێمی بڕگەیەکی هونەریە کە میوانداری گروپی هەرکیمان کردووە، کۆمەڵێک گەنجن کە لە ناوچەی هەولێرەوە هاتوون و بەرنامەکەمان زیاتر دەڕازێنەوە. سەرتا پێشەوەی کە بچین لای بڕگەی یەکەم بینەری مێژوو ڕووداوەکانی ئەمڕۆ دەبین لە ڕابردوودا. لە 15 پێنجی ساڵی 1948 لە دایکبوونی عاریف و شاعیر و فەیلسوفی گەورە و کاریگەری جیهان و ئێران عومەری خیام. عومەری خیام یەکێکە لە کاریگەرترین کەسایەتەکان و لەبارەی مەرگ و مرۆڤ و بوون و نەبوونەوە سەدان بیرکردنەوەی فەلسەفی و قوڵی هەن کە تێگەیشتنیان لەم سەردەمەشدا هێشتا نەبووە. عومەری خیام لە خاوەندارەتی و نووسینی چوارینەدا پێشەنگی هەمووانە و چوارینەکان بۆ زیاد لە 34 زمانی زیندوی دنیا وەرگێڕدراون. سێجاریش لەلایەن نووسەران و ئەدیبانی کوردەوە وەرگێڕدراونەتە سەر زمانی کوردی. لە 15 پێنجی ساڵی 1974 کۆچی دوایی فەرماندەی ئازای ئیسلام نورەدین زەنگی کوڕی فەرماندەی لێهاتوو عیمادەتین زەنکی. نورەدین یەکێک بوو لە فەرماندە ئازاکانی سوپای سەلاحەدینی ئەیوبی و بە ئەخلاقی جوان و دادپەروەری بەناوبانگ بوو. نورەدین بە پادشای دادپەروەر و سەرخەری سوپای ئیسلام و پادشایەکی پارێزگار و بە ئەخلاق ناسراو بوو لەلایەن زانایان و موسڵمانانەوە و ئەو نازناوی پێدرا بوو. نورەدین زەنکی لە ماوەی دەسەڵاتی سەلاحەدینی ئەیوبیدا حاکمی دادپەروەری حەلەب بوو و گۆڕەکەشی لە هەمان شارە. لە 15 پێنجی ساڵی 1937 لە دایکبوونی مادلین ئۆڵبرایت سیاسەتمەداری ئەمریکی کە پاشتر بووە یەکەمین ژن کە پۆستی وەزیری دەرەوەی ئەمریکا وەربگرێت و ڕۆڵی هەبوو لە ئاشکردنەوەی سەرکردایەتی یەکێتی و پارتی دوای شەڕێکی خوێناوی نێوانیان کە بە ڕێککەوتن و ئاشتەوایی واشنگتۆن ناو دەبرێت. لە 15 پێنجی ساڵی 1970 دەسەڵاتدارانی ئیسرائیل دوای تەمەنێک لە ململانیان لەگەڵ سەرکردەی وڵاتە عەرەبیەکان و دەستەمۆکردنی ئەوانەیان کە ناڕازی بوون هەروەها کاربۆکردنی بەڕەسمی دانیان نابەوەدا کە قودس پایتەختی سەرەکی و هەمیشەیی دەوڵەتی ئیسرائیل دەبێت و ناوەکەشیان گۆڕی بۆ ئۆرشەلیم. لە 15 پێنجی ساڵی 1988 پاشداگیرکردنی ئەفغانستانی وڵاتی موسڵمانان لەلایەن دەوڵەتی یەکێتی سۆڤیەتەوە کە گەورەترین دەوڵەتی سەر ڕووی زەوی بوو لەو سەردەمەدا لە ساڵی 1979دا وەدانانی سیستەمێکی کۆمۆنیستی لەو وڵاتەدا سەرەتای کشانەوە و هەرسێنانی سۆڤیەت بەدەرکەوت و هێزەکانیان بەرەو وڵاتی خۆیان کێشایەوە و پاشتر ساڵی 1991ش دەوڵەتەکەیان بە تەواوەتی هەرسی هێنا. لە کاتێکدا بانگەشەی داگیرکردنی هەموو جیهان و بڵاوکردنەوەی شووعیەتیان دەکرد، لە کاتێکدا ئەو دەوڵەتە گەنجە تەنیا 74 ساڵ بڕی کرد لە شۆڕشی بەلشەفی لینینەوە تا گۆرباتشۆفی سەرۆکیان. بینەرانی ئازیز بینەری راپۆرتێکی هاوکارمان سوایب محەممەد دەبین کە لە شاری سەی سادەخەوە ئامادەی کردووە لەسەر نانەواخانەکان و شێوازی کارکردنیان و وەکۆڵێ بەدەستهێنانی نان لە نانەواخانەکان لەیان خەڵکەوە تاوێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێکەوە بینەری دەبین و پاشتر دێن وڵاتان بۆ قسەکردن لەسەر تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە تەندروستی ئێوەیە. سەرەتا بە ناوی خوا بەکەرانی کەناڵە بەڕێزەکەتانەکەم من ناوم زاناوەلیە دانیشتوی قەزای سەیسایەکم ئیشەم نانەوایە نزیکی 10 ساڵە زیاد خەریکیم ئیشەم هەر بەردەوام لەسەری پشتیوانی خوا. بەڵام لە مای ڕەمەزانە ئیشی ئێمە فەرقەکە. پێش ڕەمەزان
بەیانیان ئێمە ئیشمانە کرد تا سعات 11 بەڵام ێستا لە ڕەمای ڕەمەزانە لە سعات 1ەوەی بۆ 6 و 7 ئێوارە تا بانگی مەغریب بەڵام مانگی ڕەمەزان فەرقی ناتوانی ئاو خۆی ناتوانین نان خۆی بەڵام ئیشەکەی من تۆزێک ئاسان کارترە لەگەڵ وەسا و شەلاعەکە بە حکمی من لە ئاگر و تەنورەکەەوە دوورم بەسپاس بۆ خوا لێ ڕازیم و ئیشێکی خۆشە ئیشکردنی ئێمە لە پێش مانگی ڕەمەزانە بە 3 شەفت بوو ئێمە بەیانیان سعات 4 هاتین بۆ 11 نیوەڕۆ لە 11 نیوەڕۆ ئێمە ڕۆشتینەوە وەجبەیەکی کە دەسەگرێ هەتا 5 ئێوارە لە 5 ئێوارە وەجبەیەکی کەیان دەسەگرن هەتا 1 شەو بەڵام لە مانگی ڕەمەزانە فەرقیە بە حکمیەوەی بەیانیان نانەوەمان نییە تا سعاتێک لە سعاتێکەوە نانەوەمان هەیە ئێمە دەست ئەگرین هەتا بانگی مەغریب لە بانگی مەغریب وەجبەیەکی کەیە دەسەگرێ هەتا سعاتێکی شەو سەرەتا بسمیلایی بەناوی خوا من ناوم فەرزەن سۆرانە دانیشتوی قەزای سێ سادەقم ئیشەکەم نانەوایی دەکەین لە قەزای سێ سادەق بە نزیکەی 10 ساڵ زیاترە نانەوایی دەکەین بەڕاستی ئێستا لە مانگی ڕەمەزانە ئیشەکەمان زۆر خورسترە لە پێش ڕەمەزان ئینشەڵڵا خوای گەورە بە تاعەتمانەوە من و سێ و هاوکاریمان بکات بەڕاستی لە ڕەمەزانە ئیشکردن خورسترە بەڵام کەمتر ئیشەکەی توانای ئیشکردن کەمە بێتەوە هەروەها پلەی گەرماش زۆر گەرمترە بێ بەلاتەوە هێزوو توانان زۆر کەمتر دەکاتەوە پێش ڕەمەزان بەیانیان زۆڵ دەساینەتەوە بۆ نیوەڕۆ کارمان دەکرد ئاسانتر بوو بۆ ئێمە بەڵام لەم کاتا چونکە بە حکمێ بە ڕۆژین جەستەمان لاواز بووە ئیشکردن بۆ ئێمە خورسترە زۆر خورستە حکمێ خەڵک لە ماڵەوە نانی هەورامی دەکات و نانی دەستی و خەڵک خۆی ئامادە دەکات مانگی ڕەمەزان نانە دەستیەکانی خۆیان زیاتر بەکاردێنن لە مانگی ڕەمەزان بینەرانی عزیز بڕگەی یەکەمان وەک ئاماژەمان پێکرد تەندروستی ئێوە کە بڕگەیەکی هەفتانەیە لەگەڵ هاوکارمان هاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشک قسە و گفتوگوی لەسەرەکەین کە ئەمڕۆ تەرخانمان کردووەم بڕگەی لەسەرەوەی کە پێوەدان و ژەهراوی بوون واتە لەمەولا وەرزی پێوەدانی مار و دووپشک و ئەم جڕوجانەوەرانەیە کە بە تایبەتیەوە خەڵکی کە لە لادێ و لە دەرەوە خەریکی کوشت و کاڵن و لە شاخەکانن بۆی کە ڕێنمایە تایبەتەکان چین بۆ ئەم وەرزە قسە و گفتوگوی زیاتر لەگەڵ هاوکارمان کاک ساڵحەکەین کاگاوڕێ ساڵحەکەین کاگاوڕێ زۆر سپاس بەخێر بێتەوە زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هاوڵاتیان و قوبڵبوونی ڕۆژووی هەمووان لێوە گەر دەست پێ بکەین تا چەندە ضرورە کە لەم وەرزەیە هاوڵاتیان وشار بکرێتەوە بەرامبەرەوە پێوەدانی یاو ژەهراوی بوونی کە لە ڕێگەی پێوەدانی مار و دووپشک و ئەم حەشەراتانەوە تووشە بن زۆر باشە هەروەکو پێش باستان کردەوەرەکە دەربارەی پێوەدانە و ژەهرایی بوونە طبعاً پێش ئەوەی کە بچینە و بابەتەوەی کە ئایا هاوڵاتیان چی بکەن لەو کاتەیە ئێمە مەبەستمانە کە ئەم بەرنامە هۆشیاریە وەزایەتەوە ئەو خول و کۆرسانشی کە لەم بوارە ئەکرێنەوە خەڵک شتەکەی بیستووە بەس هەڵە بیستوێتی یعنی مەرجی سەرەکی لەم جۆرە هۆشیارانە ئەوەیە کە خەڵک ئەوەی بیستوێتی ئەگە هەڵی ڕاستی بکەینەوە لە کاتی پێوەدانەکانە طبعاً پێوەدان جۆری زۆرە بەهۆی زۆر جۆری زیندەوەر و حەشەراتەوە پێوەدان ڕوئەیە و زۆریان ژەهراوین هەندێکیشان ڕەنگەزیانێکی وای نەبێت بەڵام وەی کە زۆر بەربڵاو و ناو خەڵکە باو و کێشە و مشکلە دروستەکە پێوەدانی مارە و پێوەدانی دووپشکە یەکێک لەو هەڵەبانە کە ناو هەڵەتیانە ئەکرێت بەوە بڕیارێن ئەڵەن کاکە وەڵامە دووپشکی شوێنە ساردەکانە بۆ نەمەندیقی پێنجێن ئەم دووپشکە پیاوی باشە و کێشە دروست ناکە و ژەهراوی نییە و ئەمە دووپشکی عربە خراپە قەیناکە بێکسە بینێرم بەڵام هیچ شوێنێکی تر خۆی دیاریکەوە تەوان وهمیە ئەم شتە وانە ینی ڕاستی تۆ زانستی پزیشکی بۆی دیاریکردی بۆ هەموو پێوەدانەکان چەند ڕێکارێکی تۆ ببیگریتە بەر کەواتە بە ئەمە پێش هەموو شتێک ئەوە لە مێشکی هاوڵەتان بچەسپێرین بۆ هەموو حاڵەتێکی پێوەدان ئێمە ناتوانین تەحلیلی مارەکەی ئەم مارە چاکە خراپە ژەهراوی بوون نییە ڕاستە وەکو جۆری مار تقریبا 3000 بۆ 3400 جۆر مار لە هەموو جیهانە هەیە و وڵاتی هندستانیش پشکی شێری بەرەکەیە لە جۆری مارەکانەکە زۆرە لەوە وەلەو ڕێژێش کە باسماکە تقریبا 600 جۆری ژەهراوی هەمووی ژەهراوی نییە بۆیە کاتێک کەسێک مارێک پێوەیە بە ئاسایی نەجاتێ بێ و لەدەست ئەچێتەوە جیاوازی پێوەدان و ژەهراوی بوون چییە؟ ئایا مەرجە
هەموو پێوەدانێ ژەهراوی ببێ و هەموو ژەهراوی بوونێکی ژمانای ئەوەیە کە پێوەدرابێ ئەم ئینسانە وەکو باسمان کرد هەموو جۆرەکانی مار تەمان بۆ ئێمە زۆر فۆکەس و زۆر تەرکیز مارەکەین چکە زۆر بەربڵاو خەتەریشە بەڕاستی بۆیە ژەهراوی بوون بە زیندەوەرەکان زۆرە تۆ زەتەواڵەیەک هەیە بۆ حەشەرەتەکانی تر هەیە بۆ بەڵام وەکو پێم وتی ئێمە ڕاستی ناتوانین جۆری مارەکان بناسینەوە بڵین کاکە ئەمە لە 3400 مار 600 ژەهراویە بڵین ئەمە وای هەنێ سەرچاوە هەیە بەپێی شوێنی دەمەکانیانە بەپێی شوێنی دەمی مارەکە کە کاتی دروست ئەبێ و ئەی بینی لە وڵاتان بەمە ینی دیاری ئەەکەن کە چ دژە ژەهرێکی بۆ بەکاربێنن بەڵام ئێمە ڕێکارێکی یاساییمانە ڕێکارەکان چی کە لە پزیشکیە باس کراوە وەکو پێم وتی ئێمە فۆکەس ناخێن سەر شوێنەکان بڵی کاکە ئەمە ماری سلێمانیە ئەمە ماری سەی سادەق ئەمە ماری هەڵەبجەیە بۆ هەموو جۆری پێوەدانەکە ئێمە چەند ڕێکارێکمانێ کەسێک مار پێوەدا چی بکا باشە بۆ منە ئەگەر نزیکی خەستەخانە بێ ئەوە نەتیتیانی و ئیسعاف ئەگا و کەسەکە بە سەلامە ڕەنگە بگاتە خەستەخانە و نەجاتێ بکێشەمانێ بەڵام وا دابنین ئێمە کەسێکە دوورە دەستە لە شاخێک مار پێوەدا چۆ بۆ بۆ کردنی گیاگەن هەشتێکی تر پێش هەموو شتێک لە هەموو سەرچاوە پزیشکیەکانە خاڵێک هەیە کە هێڵی سوورە ئەو خاڵە ئەبێ پەیڕەوە بکرێت ئەویش بە ئینگلیزەکەی پێدە keep patients calm واتە هەمیشە هێمنی نەخۆشەکە بپارێزە چونکە ئاسایی نییە مار کابرا ئەگە هەر وەزعیشی زۆر چاک بێ ئەی بینێ داژنیشتە بێ ئەڵێ مار پێوەیاوە توزە قورسە وەزعەکە بۆیە یەکەمین خاڵ پێویستە دەرونیە کەسەکە زۆر مرتاح بکرێت ئەمە دوو باسی هەڵەکانم کە ئەکرێت کەسێک وا فێر بووە ئەبێت ئەم برینی کە شوێنی دەمی مارەکەی ببڕدرێ خوێنەکەی هەڵ بەمژرێ بەو عملی پیوابێ کە ئەمەی تێژارەکە نایڵە بڵاو بێتەوە و ناڕوا بۆ سوڕی خوێنە کێشە مشکێ دروست ناکە یان ئەچەن چی ئەکەن سەر شوێنی پێوت بۆ نەگەمەچەکی مارەکە بە پەنجەیەکیەوە دابێ ئێرە ئەبەستێ بە حسابی خۆی کە بۆی کێژارەکە بڵاو نبێتەوە ئەمانە هەمووی هەڵن لە ئیلمارات دەکرێتەوە چکە زانستی پزیشکی هەمووی زۆر جوان باس کردووە وتمان پێش هەموو شتێک هەمی نەخۆشەکە ڕائەگریت ئەمە یەک دوو لەو شوێنی کە پێوەی درراوە بێنە شوێنێکی سەلامەتەوە ئەگەر ئەم نەخۆشە ئەم پێوەدراوە هەر خۆی بێ بۆ منە خۆی مار لەگەڵ دوو پشک جیاوازیان هەیە تەمان لە ڕووی ژەهرەکانەوە جیاوازی هەیە لە ڕووی خەتریا دروستکردنەوە جیاوازی هەیە باشە لە ڕووی ئازاری شتانە جیاوازی هەیە مار هەنێک کەس پێوەیە بەخۆی نازانێت تەمان ئازاری بەعام ئازاری دوو پشک زیاتر لە مار باشە هەنێک کەسە بۆ چوو بە گژوگیال لەو شاقە ڕۆشتووە هەستەکە چۆن چزویەک ئەچێ بە شوێنی ئینسانە وا هەستی پێکردەوە گوێی نەداوەتە ڕۆشتووە سەرکا وردەوە دە قاچی قورسە بێ سەرکا وردەوە وەزعی تێکەچێت بۆ چونکە مار ژەهرەکەی سیستەمیکاڵی کا لە جسمی ئینسانەکە واتە کا لە سیستەمەکانەکە بەڵام دوو پشگوانیە کەسەکە تەنیا خۆی بێت ئەگەر نەگاتە حاڵاتی شۆک ئەگەر نەگاتە حاڵاتی بورەنەوە چکە جاری وا هەیە پێوەدانی مار بەش جۆرێک سیستەمەکانی جسمی ئینسان تێگەیە ئەگەر برەوە بە ژەهرایی بێ ڕەنگە کەسەکە شۆک کە شۆک هیچی پێ ناکەێت بەڵام پێش هەموو شتێک یەک شت هەیە ئێمە هەمیشە لێ ڕائەکەن ئەویش چییە پەیوەندیکردن بە ئەمبولانسەوە 122 بەڕاستی خەڵک زۆر هەڵەیە لەوانە ئەلەگە چمە خەستەخانە وام لێ یەکەن بۆم نەگە برینێک بێ برینەکەم وا لێ یەکەن ئەگە سوتایەکەم سوتایی بێ وای لێ یەکەن خەڵک زۆر خراپ یەکو دێوەزمەیەک لە خەستەخانە تێگەشتووە ناکرێت ماڵی هەمومان خەستەخانەیە ئەبێ ئەو کەسێک کە لەوەیە هەوڵ با ئەو پەلە نەجوڵێنەکە پێوەی دراوە چونکە زیاد جوڵاندنی ئەو پەلە زیاد جوڵاندنی ئەو شوێنە ئەبێتە سەریع بڵاوبوونەوەی ژەهرەکە و سەریع تەئسیربوونی هەوڵ با لە شوێنێکی هادی دابریشە و پەیوەندی بە ئەمبولانسەوەکە و داوای یارمەتی لە دەوروبەرەکەی بکە ئەگەر من و تۆ دوو ڕفیقین پێکەوە ئەڕێ من چی بۆ تۆ بکەم پێش هەموو شتێوەکم کەسەکە هادی ئەەکەیتەوە ئەین دە شوێنێکی سەلامەتەوە ئەو پەلی کە پێوەی دراوە عادەتەن قاچە زیاتر هەوڵێم نەیجوڵێنم وەکو پێم وتی ژاری مار بە من تۆ ڕناگیرێت بەڵام قەتعان ئەچم ڕای ئەگرم ئەوەشی کە پێم وتە ئەچن هەڵی ئەمەژن ئەو شتانە ئەمە هەمووی هەڵەیە و ئەچن ئەی بەستن ئەمە هەمووی هەڵەیە نەخۆش هاتوتە خەستەخانەوە هەر ڕۆژ بۆتەوە ئەوە هیچ خوێنی بۆ نەچوو لە 2 ساعات ڕەنگە لە 6 ساعت بە بیکاتە گانگرین زۆر جارەکە دوو پشک بە مرۆڤێکەوەدا لە ناو نەو تا ئیچەقێنەیان بۆن یا بەردێکی گەرمە خاتە ئەوانە هەمووی هەڵ ئەگە تۆ توی ئازاری کەسە کەم کەیتەوە ئەبێ ئایسپاک بەکاربێنی ئایسپاک لە زمانی ئینگلیزیە هەر سەهۆڵێکە بیکەیت ناو شتێکەوە پارچە نایلۆنەکەەوە بەڵام ڕاستەوخۆ بۆی کە ئازت بە پێست نەگا ڕاستەخۆ سەهۆڵمەیە لە پێست بەڵام بیکە ناو پێکاتێکە پارچێکی پلاستیکیە پارچێکی لایلۆنە هەشتێکی ئەتوانی بۆ ئازارەکەی چکە دوو پشکە ئازاری زۆرە وەکو باسمان کرد دواتە کەسەکە دایانیشێن لە شوێنێکی هادی ئەو پەل ناجوڵێنە بۆی کە عملی بڵاوبوونەوەی ژارەکە خاو بێتەوە و زائیدەن پەیوەندیم بە ئەمبولانسەوە ئەکات ئەبێ پەیوەندی بە ئیسعافەوە بکەیت چکە دڵنیا بنەوەی خەڵک شتیوان نییە من خۆم زۆر جار لەگەڵ ئیسعافە جواب نەدانەوە نییە ئەڵێ جواب نایتە 24 ساعت ئەم خزمەتگوزاریە بەردەستە دەت لە
نەخۆشەکە بمێنشە هەمیشە بمێنەرەوە هەمیشە هادی ئیکەرەوە تا ئەمبولانسەکە لە دەرو بەس ئەمانە هەیە هەنێک کەس لە شیری پێ بە شیری پێبیان هەنگوینی پێبیان لیموی پێ ئەمان هەمووی لە عیلماڕەت کراوەتەوە زۆر جاریش دەڵێن ئەو شوێنی گەستنەکە هێلکەی بخەرە سەر ئێمە مشکلمان زۆر لەگەڵەوەیە بەجددی زۆر پۆست و زۆر پیج و زۆر گروپی پزیشکی هەیە بەڕاستی زۆر زانیاری ناڕاست بڵاوکەنەوە خۆی دووشت یەکێک لەوە کابرا ئەگەر بڕیارە حەزەکە زانانی بڵاوکاتەوە ئەوە سەقەتەوە زانیاریە وەزائیدن هۆکارەکەشی ئێمە خۆمانین سافە پزیشکیەکە بڕاوکە کابرا تاو بە عامی ئاشکرا سافێکی پزیشکیە بۆ ئەو جۆرە پۆستانەی کە تۆ باسیەکە چونجە دەستخۆش یەکسەر بەبێوکە بیخوێن دەبزان مەوزوعی هەلکەی شتێکی جا ئەلەسە و پۆستەمە خۆشم بینیم زۆر بە زۆر پیج و بە زۆر گروپم ئەو پۆستانی سەڕیوەتەوە بەس فریا ناکەی بەدانودان هیچ ناکرێت دانا حەقەکە ئەزانێ بەسەڵی نابڕێ ئەوەی کە باسی کەسێک کۆمەتێکی جوای نووسی وتبێ باشە تاوان لە پۆستەکە نووسرا بوو چی ئەگەر دوو پشک پێوەی دای ئەمە بە لەگە خۆتە ئەمە بە لەگە خۆتە نا بۆم نەوتیگە چی بۆ شاخێک ئەمانە بە لەگە خۆتە بووی کە پارێزراوبی لە ژەهری دوو پشکەکە یەکێک لە ڕێکارەکان ئەوە بوو کە پێنج هێلکە بە لەگە خۆتە کەسێکی نووسی بووی ئەرە باشە هێلکەکە کڵاو بهان یان کاڵ بێ بۆ نمونە ئینجاڵە چی وڵا هێلکەکە بە لە شوێنەکە ئیترەوە ڕانکەیە گۆڕێ ئەوە ژارەکەی هەڵی مژیوە ئەمانە هەمووی دوورە لە ڕاستیەوە زۆر باشە کاگەڕێ زۆر جار پێوەدراو یا ژەهراوی بوون دەبێت ئەوەی مردنی کەسەکە ئەمە پەیوەندی بە بەرگری لەشی ئەم مرۆڤەوە هەیە یان ئەو شوێنەی کە ئەم مارەیە ئەم دوو پشکە پێوەی داوە یان بۆ نمونە جۆر و ڕێژەی ئەو ژەهرەی کە پێوەدراوەکەی کاتە نێو جەستەی ئەو مرۆڤەوە نێو خوێنیەوە خۆی وەکو مردن ئەمە قسەی تێنە قەدەری خوایە و کەسێک بۆی بڕاتەوە بمرێ بەس ئێمە لەلایەن پزیشکێکەوە چەند هۆکارێک بۆ ئەکەن کەسێک کە تووشی پێوەدانێکە بیان ژەهرایی بوونەوە ئینشەڵا دوای بەهی ژەهرایی بوونەکە شەکەین کە بەهۆی دەرمان و بەهۆی هەنێ نەوت و ئەشتانەوەیە ئەگەر کە دەرفەتا بوو چی بڕیارەیەت یەک ئایا جۆری ئەو مارە ژەهراویە یان نا چکە پێم وتی لە 3000 تقریبا 600 ژەهراویە 200یان زۆر خەتەرە پێوەی باوە قسەی تیانە باشە لەو ڕۆژێک کە باسمەکە یەکەم ئایا ئەو مارە ژەهراویە یان پێوەی با ئیسحافەکەش ناخۆ وڵی تر خوای گەورە ئەزانێ وەکو پێم وتی ینی 200یان بڕاوەتەوە کە هێڵی سوورە و زۆر خەتەرە لەو 600 ئەمەڵە 600 ژەهرایی بە پێی جۆی ژەهرەکان فەرقەکە بۆ منە وەکو پێم وتی ژەهری مارەکە ئایا ئەو مارە ژەهراویە یان نا ئەمە یەک دوو جسمی ئینسان تا چەند تەقبولی شتەکانی دەوروبەری ئەکا هەمانە بەزەتەواڵی خەریکە ئەمرێ هەشمان مار پێوای کێشەی نییە هەشمان دوو پشکێک پێوای کێشەی نییە مەناعەی جسمی تۆ بڕیارە ئایا تۆ بەم شتە بمریانە ئەمە یەکی لە بڕیارەکانی یەکی لە بڕیارەکانی تر ئەو سەپۆرەتی تریتمەنتانێ ئەو چارەسەرە یارمەتی دەدرانێت کە تۆ بۆ نەخۆشەکەی ئەەکەی نەمان و کەسەکە هادیکەرەوە نەمان و ئەمبوڵانس بانکە کە تۆ نەخۆشەکە بێتە خەستخانە خۆ کاڵی مار پێودا خۆ ئیمالی ناکەن کامەڵێ بۆ دانیان فلود و مغازی بۆ دانیان نیشانە زیندگیەکانی چێکت بۆ ئەکەن بۆ منە دەرمانی دژە حساسیت ئەدەن دەرمانی دژە ژەهرەکە ئەدەن ئەگە پێویستکە دەرمانی دژە بەکتریا ئەدەن و زۆر شتی تر کەواتە بە چەند شتێک بڕێ ئەدێ ئایا ئەم مارەمە وتم مردن بەقەدەر و بەدەست خۆی ئەوە جێە بەڵام وەکۆی کە چی بڕیار بە جۆری مارەکە ئایا ژەهراویە یان نا وزايدن آية مناعي تو تاتشن ريسبونس وإيجابي هي بوشتا كاين دوربر وزايدن أو هاوكاري وبلاين شارساني كبويا كبويا كابرات تاعنا نفس بو يتاعنا نفس وتفرينا كي أكسجيني بيتي ودرمانك مان هي مجوري حساسية جماعتي بزشي خوان زانتيا أجر أوانا بيت بۆنە کەسەکەڕەنگە بخین نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو فشاری خوێن یا شەکرێ هەر ئەو نەخۆشیانی تر کە لە کۆمەلگا باون ئەگەر ئەم کەسە پێوەدراوە هەڵگری ئەم نەخۆشیانە بێ لەگەڵ کەسێکی ئاساییە کەمار پێوەیدا جیاوازی هەیە طبعا فەرقی هەیە چونکە تۆ وەکو پێم وتی کێشە مشکلی دەرونی زۆر بەربڵاو لەناو خەڵکی خۆمان لەناو هەموو عالەمە بۆنە کەسێک زەختی هەیە شەکری هەیە طبعا من پێم وتی مار ژەهرەکەی کاریگەری لەسەر هەموو جسمی ئینسانی هەمووی تێکە اینجا هەر دەرونیە کار ئەڵە مار پێویەوە هەر هیچیش نەبێ ئەڵە مار پێویەوە اینجا یە قسەی باوی تر کە هەیە ئاڵێن قسێکە بۆ ئەیان و ئایا دەزانی ئایا دەزانی ژەهری مار ئەو نەشیرینە شەکەری کەسەکە ئەگەیانتە 600 بۆ نەنجای کوژە قەتعەن شتی وایە نیە لە علمی پزیشکیە بەڵێن ئەمە شەکرەکە ئەکرێ شەکر دابەزێ بەرز بێتەوە زەخت دابەزێ بەرز بێتەوە ئەمە ئەکرێ بەڵام لە کاتێککە کێشە بۆ شەکرە دروستەکە کە سیستەمیکاڵی کاری کردوێ کە کاری لە سیستەمەکان کردوێ کە کار و فەرمانی پەنکریاسی تێکدا بێ ئەو کاتە ئەگەر ئەینا تۆ بتێ بڵی ژەهری مارەکەی شەکرەکەی وا دەکەوە ئەوە لەناو خەڵکە شتیوانیەوە زۆر بە کورتی دوایین ڕێنماییتان دوای ڕێنمایی تامان فریای ژەهرایی بوونەکە نەکەوتی مداخەوە بەهۆی نەوت و ئەو شتانەوە
کاتێک کەسێک مار هەشتێک پێوەی ئەدا تۆ تهدیدی مەکە کە ئەمە عاقڵەیان عاقڵ نیە ئەم شتە بڵێ ئەمە دوو پشتی فڵان شوێنە ئەماری فڵان شوێنە دەست بەجێ ئەو شتانی کە من باس دەکەم ئەبێ بۆی بکرێت لە خەستەخانە بیگەێنە خەستەخانە اینجا خەستەخانە ماڵی هەمومانە بایەمە لی نەترسید با ڕۆشنبیریمان هەبێ 122 هەموو دقێ بەردەستە بۆ خەڵک اینجا ئەو هەڵۆکە موکوتیانی بەڵنا برینەکە هەڵ ئەمەشێ ئەبڕێ یان لەسەر ئەو ناوچەوە ئەبەسرێ ئەمانە هەمووی لە عیلما ڕەت کراوەتەوە نەخۆشەکە و بگەێنە خەستەخانە وەکو مەسەلەی ژێرایی بوونەکەیش بە کورتی وەکو مەسەری بەتایبەتی نەوت تکایە لە دەبێ خواردنەوە نەوت نابرێ بۆ سەیران اینجا خەڵکی خۆشمان کەەوە چوو بە سەفرە بەس فۆکەسی لای سەفرەکەی دنیا کەول بێ ئەگەی نییە مناڵەکە کە نەوتی خواردەوە جلەکانی بگۆڕە چکە هەر هەڵمەژینێک و هەر بۆنێک بێتەوە بەسەریا کێشە بۆ تەنگ نەفەسی و هەناسانی دروستەکە مەی ڕشێنەرەوە قاتعان زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا هاوڕێ ساڵح یاریدە دەری پزیشک سپاس بۆ ئامادەبوون و بۆ ڕێنماییەکە زۆر سپاس باش بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای بڕگەی ڤیددیۆکانی ئێوە پێکەوە بینەریان دەبین و پاشتر دێنەوەلانتان بەتایبەت لە ئەوروپاوە گەنجێکی نیشتەجێ ئەوروپا ڤیددیۆیەکی زۆر سەرنجڕاکێش و جوانی سروشتی بۆ نردوین پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوەلاتان بۆ قسەکردن لەسەر تەوەری دووەم بێرنامەکەمان. You spread my wings and fly me to the sky. I feel so alive. It's like my soul thrives in your light. But how I wish you'd be here with me all year around. Ramadan. بەڵێ عزیزانم ئەمڕۆ ڕۆژی جیهانی خێزان و پاراستنی خێزانە بۆ قسەکردن لەسەر گرنگی و پێگەی خێزان لە کۆمەلگە و شێوازی پاراستنی میوانداری زۆر بەڕێز مامۆستا تافگەعالی ئەندام لە ڕێکخراوی ئاوەز و هەروەها مامۆستایەکی پێگەێنەرمان کردو مامۆستا تافگە زۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونتان تاعات و عیبادەتیش قبوڵ بێ ئینشاءالله. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاراستنی خێزان و خێزانە چیت هەیە بۆ ئەم ڕۆژە و چۆن خێزان بپارێزرێ؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سەرەتا سپاسان دەکەم بۆ بانکێشتە و سپاسان دەکەم بۆ گرنجیدان بەو تەوەرە لە ڕاستیدا من ئەمڕۆ لە فەیسبوک ئاماژەم پێکرد کە هەمووان بێدەنگن ئەمڕۆ 15 ڕۆژی خێزانی جیهانی خێزان و کەسی هەمووان بێدەنگن لەولاوە بابەتێکی نەشیا و بابەتێک کە ئاماژە هیچ شتێک نییە کە ئاماژەی پێ بکەی لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەکرێتە هەڵاو قسەکردن لەسەری بەڵام هەستیارترین شت کە ئەمڕۆ خێزان و پاراستنی خێزانە کەسێک ئاماژەی پێ نەکردبوو لە فەیسبوک من یعنیەوە بۆ فەیسبوک نووسیومە ناڵێم بۆ کەناڵەکان لەوانەیە زوربەی کەناڵەکان ئاماژەیان پێکردبێ بەڵام دیار بوو کەسێک نەیزانی بوو بە تایبەتیەوانەی کە هاوڕێی من یا ئەو پەیزانەی کە لە لای منن کەسێک نەیزانی بوو کە ئەمڕۆ ڕۆژی خێزان و ئاماژەیەکی پێ بدات. خێزان کۆڵەکەی هەموو ژیانە بەڕاستی دیارە کە نەتەوە یەکگرتوەکانیش ڕۆژێکی داناوە لە جیهان بە تایبەت بە خێزان لە ساڵی 1993 بە ژمارەکەم لەبەر نێت 47 لەسەر 273 بە بڕیاری 47 لەسەر 273 لە ساڵی 1993 نەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی دانا بۆ ڕۆژی پاراستنی خێزانیا بۆ ڕۆژی خێزان مەبەست لەوە تیشک خستنە سەر گرنگی خێزانە لە ژیانە و ئاماژە پێکردنیەتی و لەو ڕۆژەدا بتوانین خێزان لەو بوارانە هەڵسێنینەوە کە
کۆمەلگات مبتەلای و کۆمەلگات یا جیرۆ دەبۆ زۆر بەدەستەوە. باشەوە ساگەر سیرکی ئەمڕۆ دۆخی بە تایبەتی هەرێمی کوردستان یا بەگشتی سەردەمەکەوای لێ هاتووە کاگەر نەک ڕۆژێک ئەگەر دەست لە خێزان بەردەی ڕەنگە خێزانەکەت پەرتەوازن چی بکرێت لەم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستان و بەگشتی گیانی تێکەوتووە چۆن خێزانەکانمان بپارێزین لەو هەموو نادادیە لەو هەموو ینی هەڵۆشانەوەی هۆکارەکان هەڵۆشانەوەی کۆمەلگا و خێزان ومانی کە هەن لە دەوروبەرمان. بەڵێ من یەکەم شت کە ئاماژەی پێ دەکەم سەبارەت بەو پرسیارەی تۆ دایک و باوک بەرپرسیەکە من لە خێزانە بەرپرسیەکە من لە خێزانە خێزان وەکو تاک وەکو ئەو خێزانە بچووکەی کە لە یەک سەقفا لە ژێر یەک سێبەرا دەژین ئەوە دایک و باوک بەرپرسیەکە من چەند دایک و باوک ڕۆشنبیر بن چەند دایک و باوک بیانەوێ زیاتر هۆشیاری خۆیان بەرزکەنەوە ئەوەنە خێزانەکە لەو تەفرەقە و لەو تەفروتونایی کە ئێستا بەڕاستی زۆر جار یەکێک مەسەرەن ئاماژە بۆ دەکا خێزانەکەم منی فەوتان نەخێر لەوانەیە تۆ هۆکارێک بووبی کە خێزانەکەت بەرەو فەوتان و بەرەو هەڵدێر برد بێت بەڵام ئایا چێن ئەوانەی کە بەرنامە ڕێژی دەکەن بەرنامە ڕێژی دەکەن بۆی خێزان لەو هەڵدێریە و لەو نادادیە و لەو هەموو شاڵاوە فکری و ئەو شاڵاوە نائەخلاقی و بەدڕەوشتەی کە ڕوو دەکاتە خێزانی کۆمەلگاکەمان ئایا چێن ئەوانەی کە پارێزگاری لێ دەکەن چێن ئەوانەی کە پلانیان بۆ دادنێن ڕاستە ئێمە کۆمەڵێک ڕێکخراومان هەیە پاراستنی خێزانە کۆمەڵێک بەرنامە هەیە باز لە خێزان دەکا من تۆ ئەو هەمومان پەیوەستین بەوەی کە چۆن بتوانین خێزانەکەی خۆمان بپارێزین بەڵام خۆ خێزانەکەی خۆمان کە پاراز من و تۆ ئەو کە شاڵاوەکە هات و لافاوەکە هات ئەگەر منیش پاراستێتشم بەشێکیم پاراستە چووکە بمانێ و نەمانێ هەمومانی گرتوۆتەوە ئەوش ڕوو دەکاتە ماڵی هەمووان ئەوە ڕاگەیاندنە ئەوە کەناڵە ئاسمانیەکانە ئەوە تۆڕە ئەلەکترۆنیەکانە ئەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەوانە هەمووی بوونە تەمایی ئەوەی کە خەڵکانێک وەکو بە بەغا وەکو تووتی تەنها سیرکردنەتیایە مەسەلەن بۆ نمونە لەو ڕۆژانە باز لە ڕۆژی دایک کرا طبعاً ئێمە باسی ڕۆژی دایکمان کردووە کە لە کوردستان و جیهانی عەرەبیە 23 ڕۆژی دایکە بەڵام سیر دەکەی بەهۆی سناپچات و بەهۆی ئەنستاگرام و ئەوانەکە ڕۆژی جیهانی دایکان بوو لە ئەمریکا کە دووەم ڕۆژی یەکشەممەی مانجی 5 بوو هەموو کوردستان باسی ڕۆژی دایک دەکەن باشە تۆ نابێ بزانیت ABC 21 ئێمە باسی چیمان کرد ئەی 21 هەمووی بەگوڵێکەوە چۆژورەوە بۆ دایکی ئەی 21 چەند بەرنامەی تەلەڤیزیۆن باسی خۆشەویستی و خۆشەویستی دایکی کرد هەر هەمان ئەو کەسانەی کە لە 21 نامەی خۆشەویستیان بۆ دایکیان نار دووبارە لە یەکشەممەی دووەمی مانجی 5 هەمان نامەی خۆشەویستیان ئەی بۆچی یعنی ئێمە کەواتە شتەکان بەس بە چاو دەبینین فکرمانمان لێ دوور خستۆتەوە بەو شێوەیە خێزانیش مەسەلەن بۆ نمونە کە یەکێ باز دەکا خێزانەکەم وەکو باسم کردنی فەوتان ئەوانی کە دووبارە وەکو تووتی دەیڵێنەوە خێزانەکەم بۆ منی فەوتان لەبەر ئەوەی نەیهێژ من بە حڕیەتی خۆم و بە سەربەستی خۆم ئەوەی کە اختیاری دەکەم لە ژیانی خۆم ئەوە بکەم باشە ئەی من کە خێزان بوو خێزان کۆمەڵێک بنەمای هەیە چۆن پەیوەست بم بە بنەمای خێزان ئێمە کە دەڵێن خێزان کۆمەڵێک بنەمای هەیە پێویستە لە چەند بوارێکا خێزان پارێزراو بێت لە چەند بوارێکا خێزان گرنگی بە تاکەکانی ناو خێزاندا یەکەم بواری بایۆلۆجیە بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە تۆ هەر دەڵێی خواردن بۆ مناڵەکەت ئامادە بکە ئەی چ خواردنێک ئامادە دەکەی تەنها یەک نەو ئەخواردنە ئەی تۆ کە دەڵێی جەستەی بەهێز بێ دەبێت خواردنەکان هەموو بوار ناچمە بواری توبیەکەی پزیشتیەکەی دەبێت خواردنەکان هەموو بوارەکەی تیاب ئەو بوارانەی تیابێت کە ڤیتامین و کاربۆهێدرات و هەر هەموو شتەکانی تیابێت پرۆتین و ئەوانەی تیابێت بۆی مناڵەکەت جەستەیەکی بەهێزی هەبێ چونکە جەستەی بەهێز مێشێکی بەهێز دروست دەکات ئەو کاتە مناڵەکەت کە لە جەستەیە بەهێز بوو ئەو شتانەی کە لە دەوروبەری دەگوزارێت دەتوانێت مەترسیانە چین بۆ سەرەوەی کە ینی مەترسین بۆ سەر خێزان و یەکپارچەی خێزان و خۆشەویستی ناو خێزانەکە بەڵێ وەکو ئاماژەم پێکرد لە قسەکانی پێشوم یەکەم شت ئێستا من وا هەز دەکەم بێت جگە لە فەزائیات و کەناڵەکان و جگە لەو درامە ناباشانەی کە ئەمڕۆ ئاماژەی پێدەکرێت و دایک و باوک بەرامبەری دادەنیشتی و مناڵە بچووکەکەشی لە تەنیشتی دانیشتووە جگە لەوانە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەتەرترین شتە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان خەتەرترین شتە کە بەڕاستی هەمووی مۆبایلێکی بەدەستەوەیە و دەڕوات بەسەریە بە بێوەعی
بەبێ ئیدراک بەبێ ئەوەی بیری لێ بکات و هەمووی دەڕوا بەسەری ئەنجا وەکو تووتیش مامەڵەی لەگەڵ دەکەن لاساییکردنەوەیەکی تەواو مەسەرەن بۆ نمونە تۆ سیر دەکەی کوڕێک گەنجێک شتێکی ناباشی کردووە لە وڵاتێکە ئەمڕۆ تۆ دەیکەی گەنجەکەی من دەیکا بە قودوەی خۆی ئاسەیری کە ڕۆژانە گەنجە کوژرێ کەس دەڕفێنرێ ئەوە یەکێ لە سەربان خۆی هەڵداتە خوارۆستە پێرێ لە هەولێر گەنجێک لە ئیمارەیەکی بەرز خۆی هەڵدا خوارەوە خۆی ئینتیحار کرد باشە ئەی بۆ چەند ساڵە لای ئێمە ئینتیحار نەبووە ئەو هەموو قەیران و داماوی نەهامەتی بوو بۆ کەسێک خۆی ئینتیحار نەکرد کەواتە لاساییکردنەوەی ئەو شتانە حتا مناڵمان مەسەلەن کە باتمان دەبینەیە سوپەرمان دەبینەیە ئەو بابەتانە دەبینێ ئەچێ شتێک ئەخاتە سەرشانی خۆی و ئەچێتە سەر دیوارێک و تەپ خۆی هەڵدەراتە خوارۆ جارێ دوان یعنی کەواتە تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەزائیات خەتەرترین شتن ئەمڕۆکە ڕووی کردوتە خەڵکە ڕووی کردوتە ناو خێزانە و خێزان بەرەو هەڵدێر دەبا بەرەو هەڵوەشانەوەی دەبا بەرەو ئارامی دەبا ئەگەر بەرەو هەڵدێر و هەڵوەشانەوە دۆخی کە لە 4 ساڵی ڕابردوو لە ڕووی داراییەوە بەسەر هەرێمی کوردستانە هاتەمانە هیچ کاریگەریان لەسەر خێزانەکان هەبوو کاریگەریان هەیە چۆن هەموو شتێک کاریگەری هەیە وەکو ئاماژەم پێکریەکەم بایۆلۆجیە کاریگەری هەیە لەسەر خێزان لەسەر پتەوی خێزان لەسەر دروستکردنی تاچی بەهێز دووەمیان ئابووریە ئابووری دووەم شتەکە لە خێزانە تەسیراتی هەیە مەسەلەن یەکێک دێڵە ئابووری مەبەستم لە دەوڵەمەندی نییە ئیستیقراری ئابووری جێگیری ئابووری مەسەلەن تۆ بۆ نمونە دایک مۆزەفەیە باوک مۆزەفە بە هەردووچیان ملیۆنی وەردەگرن لە قەیرانەکە بە هەردووچیان ملیۆنی 800,000 وەردەگر کرێچی نییە وانە دوو مناڵی هەیە بەڵام هەر بەشینە دەکرد لەولا کارەبا لەولا مۆلیدەیە بەرنامە نییە بەرنامە داڕشتنێک نیە لە ناو خێزانە بۆ بواری اقتصادی بەتایبەتی ئێستا و هەموو مۆدەگەرایی هەمووی مەسەلەن ئێستا جاران ئێمە بە کراسێک ساڵێکمان بەڕێ دەکرد یا بە دوو ماکسی هاوینێکمان بەڕێ دەکرد ئێستا ڕازین دەبێ هەشتنۆیەکمان هەبێت تا ژن و پیا و ڕاستە هەردووکیان ڕێک بەرپرسن لە پاراستنی خێزان بەڵام ئێستا خۆ دووەکو ئافرەتێک بوو دایکێکە لێ دەپرسن تا چەند لە دایکان یعنی کۆڵەکەی سەرەکی پاراستنی خێزانن من مەسەرێک دێنمەوە کە قەدیمی و تویانە و خەسوم خوا عەفوی کە هەموو جارە دەیگو پیا و کرێکارە ژن بەنایە یعنی ئەوە خەسوم کە ژنێکی نەخوێنەوار بوو یعنی پیا و کرێکارە ژن بەنایە پیا و ئەو کاتە پای کرێ سەر چەنە هەردووکمان کرێکارین بەڵام ئەساس ژن بەنایە کەواتە ژن دروستکەرە ژنێک مەسەلەن بتوانێت بە ئیقتیسادێکی وەسەط ماڵێک بەڕێبەری ئەوە کەواتە ژنێکی بەنایە وانە ڕێز زۆر جار دەڵێن ژنێکی بۆ بێنین بیکەین بە پیا و بەڵێ وایە یعنی دەبێت بەڵام چ ژنێک ئەو ژنەی کە بتوانێت بەرنامە ڕێژی بۆ بکا بۆ بواری بۆ هەموو بوارەکانی ژیان یەکێ لەو بوارانە بواری اقتصادە کاریگەری ئەو قەیرانە ڕاستە قەیرانەکە قەیران بوو بەڵام خۆ قەیرانی ساڵی نەوەتەکان نەبوو کە ئیتر قەیرانێکی کولی بوو هەموو ئەوە مرۆڤەکان وەکو یەکمان دەگمن مابوو کە بێئەرزشکردنی خێزان ژنی وامان هەیە جەلال ئەڵێ لەبەر خاتری مناڵەکانم ئامادەبووم هەموو سوکایەتی و نەبوونی و عەزیەت و سوکایەتێکی مرد قبول کەم لە ئێستاە زۆربەی ئەو کوڕکچانەی جیا ئەبنەوە 3-4 ساڵە بەیەکەوە نە قەیرانیان بەسەرا هاتووە نە کرێچێتی نە قەرزاری نە نەخۆشیەکی خراپی مناڵەکانیان نەخۆیان مەبەستم ئەوەیە دراماکان بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندە خێزانیان قێزەون کردووە ئەوەندە دایک و باوکیان بێ ئەرزش کردووە ئەوەندە خیانەتی هاوسەرگیریان تۆخ کردوتەوە خێزان هیچ ئەرزش و بەهایەک نەماوە پێدوانی یەکێکە لە نەکبەتیەکانی کۆمەڵگەی لەوانە نووسیمە تەلاق و جیابوونەوە ئێستا من ڕەوزەیەکم هەیە ڕەوزەیەکی ناحکومیم هەیە سەیری مناڵەکان دەکەم مەسەلەن بۆ نمونە 7 مناڵ کە کاتێک سەیریان دەکەم ڕێک لە هەڵسوکەوت و یاریەکەی مناڵەکە دەزانم کە ئەو دایک و باوچیان چۆنە هەیانە زۆر هێمنن زۆر هاوکاری مناڵەکان دەکەن لەوە پرسیاریان لێ دەکەم کە سیر دەکەم دایک و باوچێکی گونجا و تاسەر ئێسقان گونجاویان بەیەکەوە هەیە هەمانە بەبێ هیچ وەکارێ پاڵ بە مناڵەوە دەنێت قسەی ناباش دەکا کە سیر دەکەی ئەگەر دایک و باوکە کەشی باش بن بەڵام لە ناو خێزانێکی گەورەیە دەژی لەگەڵ مام و ئامۆزا و لەگەڵ ئەوانە لەوانەوە نەقلی کردووە کەواتە ڕنگدانەوەی ناباشی ناو خێزان لە ناو مناڵەکانە بە تەواوەتی سیپێ دەکەی یەکێ لەو کۆکارانەی کە مناڵەکانمان بەرەو ئەو ئاقارە دەڕۆن کە بەڕاستی دەرونیان شێوا و دەرونیان ناباشە جیابوونەوەی دایک و باوکە بۆ نمونە من لە ڕۆزەیەکی بچووک سیر دەکەیت مەسەلەن نسبەتی لە 110 لە 105 لە 108 دایک و باوکان جیابوونەتەوە ئەی هۆکاری چییە؟ اقتصادیان باشن هەمویان ئەگەر باشیش نەبن مام ناوەندن اقتصادیەکی نام مام ناوەندی
کەواتە قەیرانی دارایی هۆکار نەبوو بۆ جیابوونەوە. ئەی هۆکارەکە چییە؟ پیاوەکە لە دەرەوە ئەو شتانە دەبینێت کە لە ژنەکەیان نیە، ژنەکە لە دەرەوە ئەو شتانە دەبینێت کە لە پیاوەکەیان نیە مقارنە دەکەن، بزانن ئایا بۆچی پیاوەکە یا ژنەکەی مەسەلەن بۆ نمونە کچێک جێڕایە گوتی من بەرامبەر تەلەڤیزیۆن دانیشت بووم هاوسەرەکەم زۆر بێشەرمانە گوتی ئەگەر ژنێکی وەکو نازەم ناوەکەی چی بوو ببوایە من بۆچی بەمڕۆ دەگەیشتم، گوتی منیش جوابم دایە گوتم ئەگەر منیش هاوسەرێکی وەکو مهەنەدم بواە بۆ بەو ڕۆژە دەگەیشتمە. ها مقارنەکردنی خۆیان بەو ممەسیلانە و دەزانن کە کاتێک کچێک یا کوڕێک هاوسەرگیری دەکا و دەزانێت هەموو ڕۆژێ مێردەکەی بە چەرچێ گوڵەوە بۆی دێتەوە، نەوەڵام هەموو ڕۆژێ بە جلێکی چڵکنەوە بۆی دێتەوە کە هەموو بۆنی ئارەقی دێدێت لەبەرەوەی لە دەرەوە کرێکاری دەکا. ژنەکە بە هیلاتی دەچێتە ماڵەوە زۆر زار فریان ناکەوێت چێشتەکەش بە تەواتی لێنێ. کەواتە ئەو غەرامیات و ئەو حبوو ڕۆمانسیەتەی لەو فلیمانە هەیە دەمانەوە لە واقعی خۆمانە بەرجەسەی بکەین، پێشی ناگەین لەبەر ئەوە واقعەکەی خۆت قبول ناکەی. ئەی بۆ سەیری دایک و باوکی خۆت ناکەیت، بۆ سەیری دایک و باوکی خۆت ناکەی کە باوکت دێتەوە دایکت بە جوانی پێشوازی لێ دەکات کە کاتێک شۆربایکی ساور لە بەردەمی باوکت دادنی باوکت پێ دێڕە دەستت خۆش بێ، بۆ لاسای ئەوە ناکەیتەوە، بۆ لاسای شتێک دەکەیتەوە کە بە کولتوری ئێمە هەمووی نامۆیە. زۆر باشە ماوەستا تافگە بۆرە دەرفەتمان کەم و سپاس بۆ دەرفەتێک کە بێمەت بەخشی زۆر سپاس دەکەم. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەشمان بەم شێوازە کۆتایی پێات دەچینە لای گۆرانیەکی ماهێرزەن پێکەوە بینەری دەبین و دەچینە بەڕگەی سێمی بەرنامەکەمان. دەستان خۆش بێ. تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى قلطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظنا فاستخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب هل من سائل فأعطيه يسألنا الله سبحانه تعالى ما أكرمه جل في علاه سبحان الله هدانا فاقبل مولانا يا من تسمعنا وترانا استخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب اللهم تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى والطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظنا فاستخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب تممت دعائي لك ربي قائلا آمين لا ريب أنك الواحد يا مجيبي لا سواك يعين قلتها ليقين نسألك هدانا فاقبل مولانا يا من تسمعنا وترانا استخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب اللهم تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى والطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعو
فاستخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە؟ تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و فشاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. لە دەستپێکی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تاموبۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تاموبۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت.
نظانجيام نالم وكا برندرام دم نبان تحاكما شارتني ريا إسلام شارتني ريا إسلام صعبم حياة هما يدمر واسبوني تمام حياة صعبم حياة هما يدمر حياني تمام بحشتادني شهر مدينة ورن بهورة بقبة بتشيني بحشتادني شهر مدينة لا خزياد الله خوش يا جيني مسكني قولان دا بقهيني دا خزياد الله خوش يا جيني مسكني قولان دا بقهيني يا حبيب الله يا رسول الله يا حبيب الله يا رسول الله دكتور وحكيم دچارنينا إشاق النهار بداوي بينا دكتور وحكيم تشارنينا إشاق النهار بداوي بينا مدينة خوشة ورب بينا عشق محمد الضابطينا مدينة خوشة ورب بينا
عشق محمد دلنا بسينا يا حبيب الله يا رسول الله یاخوا دەستان خۆش بێ زۆر سوپاستان دەکەین یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان پەیامی ڕۆژتان ئاوەدان کردەوە لە هەولێرەوە یا لە دهۆکەوە بڵێم ئێستا چونکە لە هەولێرەوە هاتوون و بە زمانی ستایلێکی دۆشیەوە یاخوا بەخێر بێن بینەرانی بەڕێزیش خۆشحاڵین بە زوبانێکی بە ڕۆژوو بە بادنی زوبان و لە نێو سنتەری شاری هەولێرە بە خزمەتەوەی بەڕێز خۆشەویست گەیشتوین یاخوا بەخێر سلێمانی بەخێرهاتنتان دەکەین بۆی کە زیاتر ڕاستبیان هەستێنین بە بینەرانی عزیز گروپی هۆنەری هەرکی کە پێکاتون لە بەڕێزان کاک بێوار هەرکی وەروەها کاک تێبزیێنی و ئەگەر هاوڕێکانیشتان زیاترەوە بیان ناسێنن پێمان و بەتایبەت باز لە گروپەکەتان بکەن لە کێوە دەستان پێکردووە بە کاری هونەری بەڵێ سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێوێ دووبارە طبیعی ئێمە وەکو خاڵ و خوارزە طبعاً من خوارزام ئەویش خاڵەوە بە زبانی سلێمانی خوشکەزا خاڵ و خوشکەزا بەڵێ حقیقەتەن زۆر جاران خاڵۆم وەکو گەوریەک بۆ خۆی هەمن ئەندی ئێمە کاتە بە زمان حاڵی باڵی تیپەکە و گروپەکە زایمە تقریبان لە خوشکەزا ئێستا گەورەی تیپەکەیە ئەمە وەکو گەورەیە بۆ ئەو دوزار خوشکەزاکەی خستوەتە پێش خۆی بەڵێ بەڵێ جاناڵم ئەمە گەورەیەکە بۆ ئەو چون دایمەن خاڵۆ حەزەکە خوشکەزاکەی لە پێشەوە بێ هەر پێ کاک بێوار لەکەیەوە گروپی هونەری هەرکیتان دامەزراندووە و وەکۆ لە ناوەڕۆکی گروپەکە و کار و چالاکیەکانتان چین تەنها شتی ئاینی دەڵێن و مناجاتە و وەسفی خودا و ستایشی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا بوارەکانی تریشتان گرتوتەوە وڵا چەند ساڵێک پێش ئێستا تقریبان لە ساڵی 2012 لە ساڵی 2012 ئەم گروپەمان دامەزراندووە و بە تاکید بە خەلفێتێکی ئاینیوە هاتووین و گۆرانیەکانمان و باڵێ گۆرانی هاوسەرخە ئیسلامیەکان لە چوارچێوەی باڵێ لە باگراوندی دینی دەرناچێ جا ئەگەر هەر بەسەر دایکی شابێ بەسەر نیشتیمانی شابێ ئەو ئەمانە هەمووی هەر پەیوەستن بەدینەوە ئەگەر بەسەر باوکی شابێ ئەگەر بەسەر سروشتی شابێ هەمووی هەر پەیوەستە بە ڕێزگەیەکی ئاینی زۆر باشە بزانین خاڵ چیاڵێ بەڵێ بەخێر هاتی خاڵی کاک بێوار زۆر سوپاس ئێوە قسەتان لەسەر گروپەکەتان چی هەیە دوجار پێم خۆشەیەکێکیشتان ئێستا با خاڵ بەقینە هاوڕێکانی بناسیێنە پێمان زۆر چاکان با بناسیێنێ زۆر سوپاس سڵاوی خی گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران ئێمە تەبعاً کە لە ساڵی 2012 ئەو گروپە دامەزرا هەڵبەتە پێشتریش یعنی هەلە تەمەنی منالیوە من خەریکی ساز و ئەوانە طبعاً گروپەکەتان بنەماڵەیە بەڵێ هەردوو خاڵ و خوارزان بەڵام ئەو برانە برای ئێمن ئیتر لە 2012 ئەمە دەستمان پێکرد هەروەکو کاک بێوار ڕۆنی کردەوە ئێستاشەوە بەردەوامین هاوڕێکان چەند لەکەیەوە لەگەڵچانان کاکە شەرقی هەر جیرانمانەوە هەمیش هاوڕێکی دێرینە ئەوش لە سەرەتاوە تقریبان لەگەڵمانە تاریخیش بە هەماشە ئەسۆک و دەبژن کاک تاریخیش هەروە هەر چوارتان دانیشتی هەولێرن زۆر بەخێر بێن لە مەراسیم یانی ئەوەی کە ئەزمونتان هەبێت لە پێشبڕکێ لە مەراسیم ئەزمون و کاری پێشوتان لەکوێ هەیە چیتان کردووە بەخۆی هەر هونەرمەندێک کاکجەلاجیان کاتێککە یەتەنەوە بواری هونەرەوە تایبەت باڵێ هونەرمەندە ئاینیەکان لە مزگەوت و باڵێ لە مەولودیوە دەست پێکە بەڕاستی یاخود لە قورئان خوێندنەوە چکم زۆر گرنگە ئینسان بەهرەی خۆی بدۆزێتەوە زۆر گرنگە یان کەسێک تەڕژی بکات پێ بڵێ کاکە تۆ سەوتت خۆشە کاکە تۆ ئەگونجەی بۆ ئەمەی کەوا ئەڵەی بە زبانە بادنی خۆمان ستران ببێژی جا ئێمە حقیقەتە لە مەولودیەکانەوە لە بابڵی لە قورئان خوێندنەکانەوە خەڵکانی دان تەڕژیحی کردین بۆی بینە ناو بوارە ئاینێک ماشەڵڵا پێشەوەی کە ینی خەڵکانت بدا خۆت بە وزەیەکی زۆر چکە لە فەیسبوک کە متابعام دەکردی هەر خەریکی قورئان و سرود و ینی الحەمدولله زۆر چست و چالاکی سەرەتای کاری ڕاگەاندنم لە کەناڵی کۆمەڵی هەولێر بوو بە کاری نواندن تەمسیلی دەستمان پێ کرد ئیتر هەر لە نێو تەمسیلەکە بۆ تایتڵی تەمسیلەکە شتێکی ئاینیم تۆمار کرد ئەو کاتی ئیتر ئەمە بووە سەرەتایەک بۆ هاتنە نێو دنیای هونەر و دنیای ئالامی ئیسلام لەگەڵ قورئانەکەیە تەقلیدی قورئانێژەکانی تر دەکەی بەڵێ وڵا بە حکمی ئەوەی خولیام هەیە بۆ کۆمەڵێک لە قورئان خوێنانی خەلیج
ئیتر بەپێی توانە ئەوەی کە بتوانین تەقلیدیانەکەین تر وێست و حەزت لێ تەقلیدی کامیان بکەین. وەڵام من میسریەکان بە زۆری حەزم لە خەلیج نییە. بۆ زۆر جەلال جەزانێ حربیانیان کە لە سینەگە خەلیجی بێوانی سعودیە و یەکسەر ئەیکوژێنینەوە بەس حەزم لە منشاوی و عەبدولمونعیم توغی و عەبدولباست و ڕەفعەت محەممەد ئەوانە. جابێ شارەزایکی باشی لە قورئانە بۆیە حەزی لەوانە. وەڵای شارەزاییم کەمە بەڵامی تر دەنگیان خۆشە ماشەڵڵا. تەقلیدێکی کەمی کاممان بۆ وەکەیت؟ وەڵا جا ئینشەڵڵا ئەیخوێنین با عەبدوڵڵا جوهێنی بێ ئەوەی مەکە کە ئێستا لە 1000 پێش نوێژیەکە. زۆر باشە فەرمی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. کاک تەیب بەڵێ ببوورە جەنابتان لە هەولێر دانیشتن و زمانی قسەکردنیشتان جیاوازە لە زمانی بۆ کۆڵە کرمانجی ژووریان بادینی بۆچی ئایا هەموو ئەو گۆرانی و سرودانی کە دەیڵێن هەر بە زمانی شیرینی بادینی و کرمانجییان بۆ منە لەسەر ستایلی وە کۆڵێ شێوەزارەکەی خۆشمان هەتانە بۆچی بەو کرمانجیەش دەستان پێکرد؟ ئێمە بەڕاستی زاراوای کرمانجی وەکو برێن لە منتیقەی هەولێر و منتیقەی سولێمانی کەمە وەکو سرود گوتن بۆیە زیاتر ئەمە پەرەی پێدەدەم بەلانی بادنیەکەەوە گە ناتوانانی سۆرانیش بچڕین بەڵام ئێستا گوتوتان سۆرانی بەڵێ زۆر زار بە سۆرانیش ئەڵێن تورکیشیان هەیە ینی بە تورکیش بەرهەمیان هەیە ئێمە هەر لەگەڵ خاڵم لەگەڵ تیپێکی بەرفراوانی شاری ئەو کە تیپی هونەری بەیانە ئەوان زیاتر هەمویان سۆرانی ئێمە بادینی زانی نیشانەوەیە وڵا ئێمە دابەشمان کردو کاکە قسەکردنەکانمان بە سۆرانیە و بە سلێمانیە و نەکردشمان بە بادینیە. باش ئێستا بێش لە نابێت و شلەش بەبێ برنج نابێت مەگەریکە شەکرەی هەبێ برنجەکە نەخوا. زۆر باشە ئێستا بەرهەمێکی ترمان پێشکەش بکەن بەڵام چیمان بۆ دەڵێن سۆرانی بێ یان تورکی بێ ئێستا؟ وڵا هەر بە بادینێکە ئەڵێن بەڵام بە مەواڵێکی تورکی دەست پێەکەین ئینشاڵڵا دواتر لەسەر برینداری یاخود دووریە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ ینی دووربوون لە پێغەمبەر وای لێ کردوون کە بریندار بن. زۆر باش تر دواتر خاڵم لێ وەرەگرێتەوە و ئینشاڵڵا باوە. مدينة يا ورا مدين ورا مدين بالققص على مدين على مدين بن رسولا بن رسولا يا مدين يا رام يا رام يا رام يا كهبن أورتوس قرا أشتن يرا أشتن يرا إما يرا إما يرا إما يرا bulunmaz derdime çare bulunmaz derdime çare
çarem Açtın yüreğime yara Yaralıyam, yaralıyam, yaral ya 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 ya. عشق محمد رضا دیوارم سنت احمد رضا دیوارم سبع عابر بیوارم سبع عابر بیوارم خدا گلکن هن مگرین بابو برام خیر خواست هن مگرین ئەزمانی ئینشاڵڵا کاک بێوار ئەتوانیت لە قورآن خوێندنیشدا لە سای سەعدوڵغامدی بکەیتەوە ئینشاءڵڵا تۆزە هی ئەویشمان خوێن لەبەر جەلات زۆر حەزی لێیەتی باشە ئینشاءڵڵا باش بسم الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا سوڕی کەفتاکۆ من لەبەرەی پێشتر هیلاک بوومان بە زمانی بە ڕۆژ و لە هەولێرەوە بیتەوە بەست لێمان بێ بینەران لێمان قبولکەن ئێمە لێتان قبول دەکەین دنیا بینەرانیش قبوڵی دەکەین زۆر زۆر سپاستان دەکەین لەوەی کە ئەمڕۆ بە زمانی ڕۆژ و تەشریفتان هێناوە بەرنامەی پەیامی ڕۆژمان بۆ دەخزمەتی زۆر باشە با لێشەوە دەست پێ بکەین تا چەندە بواری دەرخستنی هونەری ئیسلامی باشترە یا ئیمکاناتی ئەو گروپانەی کە بەتایبەتی وەکوێمانان هەیە و کە حەزیان بە هونەری ئیسلامی برەوی پێ بدەن ئیمکاناتی بەردەستان باش ئەگەر کاکتێب زیاتر قسەی لەسەر بکات ڕاستی زۆر گرینگە ینی پەرە پێ بدرێت بە گرروپەکانی موسیقی ینی تەنها ئاین یا خۆسرودی ئاینی بریتی لەوەی نییە دەفەک و کەسێک لە سوچێکەوە وڵا گورانی ئاینی دەڵێن ڕاستی یانی دەبی پەرەی زیاتر پێدرێت لە ڕاگەاندنەوە لە ینی لە کەناڵەکان زیاتر ئەوان پەرەی پێ بدەن بە دیاری پێخن وەکو ئەو برادرانەکو ئەمە دانیشتینە بە موسیقا و بە ئیتر لەوە دەرچوە برێن وەکو پێشان یەک دەف کافی بوو بەڵام ئێستا خەڵکەکە زیاتر دەخوازیتن بۆیە پێویستە ئیمکاناتی بەردەستی ئەوەمانان چۆن ئێوە خۆبەخشن ئێستام گروپانی کە زێ دەعمتان بکەن خۆتان شتانتان کڕیوە خۆ ڕەنگە ئەگەر یەکێک هەبێ هاوکاری بۆ نمونە 5-6 گروپی ئاوا بکە لە ڕووی مادیەوە ڕەنگە زیاتر
گروپە هونەری ئیسلامیەکان دەرکەوت بە تاکید کاک زەلادیان ئەنی بڕاتە بێ جارێک با بڵێ کۆمپانیایەک بە تەما بوو هونەرمەندێکی دەرەوە بۆ ئێرە میوان بکە ئەنی هونەرمەندێکی ئیسلامی بوو ئەنی تۆ سەر ئەو هونەرمەندە ئیسلامێتی وتی ئەبێ ینی هەتا مارکەی قاوەکەی ینی بەردەمی نارد وتی ئەبێ مایکەکە بەو شێوازە بێ قاوەکە بەو شێوازە بێ ئەبێ ینی کورسێکە بەو شێوازە بێ ینی هەرچی شتی ڕاقیە وتی ئەگەر ینی ئاوا با بڵێ بەو شێوازە نەبێ ئێمە ناڵین ئێمانی بۆمان ناکرێت تۆ سیرکە بەسم وەکومەتێکی خۆمانیە چەندین برایتر تۆ سیرکە ینی بەو بێ ئیمکانێتەوە بەو بێ ستۆدیۆ بەو بێ گرنگی ئەعلام کە بەڕاستی مانی لەگە ڕێزم ئەعلامش گرنگی نادا اینجا تاکی کورد خەڵکی زۆر دەنگخۆشیانتیایە خەڵکی زۆر بەتواناشیانتیایە لەگەڵ ئەم هەموو توانایە کە لە نێو تاکی کووردا هەیە بەڵام گرنگێکی ئەوتۆی پێنادرێت بەڵام هونەرمەندێکی ینی با بڵێ دەرەوە کە زۆربەی کەناڵەکانی خۆمان کلیپەکانی ئەوان لێ ئەدەن بۆ هەموو با بڵێ بە زمانی خۆشمان نەیڵێت تەبعاً بە زمانی خۆشمان ناڵێ ئیتر لە هەموو شتێکیشی لەبەردەستایە بڕواتە بێ سەوتیشی بەقەت کوردەکەی خۆمان باش نییە بۆ چکم لە ستۆدیۆ تۆمارێکا بەس دەنگەکەی 4 دقە 5 دقە لەوە چێ 2 دەفتە دۆلاری تێ بچی بەڵام فەرموو من با بڵێ شتێکم تۆمار کردانی لە سوچێکی ماڵە بە جیهازێکی مەولود باشە هەنی بە جیهازێکی مەولود ئەوش بۆ من ناتێ ئەڵێ ئەبێ قاوەکە لە فلانە مارکە بێ کە ئەو قاوی ئەو داوای کرد لە هەموو کوردستانە ڕاستەکە بەدەر لە هەرێمی کوردستان و باشووری کوردستان لە هیچ شوێنێکی تر لە وڵاتانی تر وەکۆڵی ئەم چالاکیانتان ئەنجام داوە؟ نەخێر مەها لە کوردستان ئەم دەرچووی مەجارێک بە کلیپ لە ئەستانبول وەکو کلیپ کردیتم ئەگەر بە چالاکی دەرنەچووینە وەکو میوانداری هەر بەعام هونەرمەندەکانی کوردستان هیچیان میوانداری دەرەوە نەکراون بە تایبەتی ئیسلامی زۆر جوانە پندێکی کوردیە ئەڵێ دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ ناڕزی ئەگەر ئێمە گرنگی بەهی خۆمان بدەین باشە بۆ نمونە ئەنی نمونەیەکی مانتیقی کەسێک لە ماڵەوە ئەگەر ئەندامانی ماڵەوە ئەو کەسە با بڵێ ئەگەر ناوەکەی بچووک نەکەنەوە خۆ خەڵکی دەرەوە ناوەکەی بچووک ناکاتەوە باشە ئەو ناو بچووکیەی ئەو کەسە لەکوێوە دەستی پێ کردووە لەکوێوە سەرچاوی گرتووە هەر لە ماڵەکەی خۆیەوە سەرچاوی گرتووە باشە ئەگەر هونەرمەندەکانی خۆمان لێرە گرنگی بەو سەوت و بەو ئەدایە بدەن ئەو ڕۆژە لە کەناڵێکی تر کۆمەڵی بەرهەمان تۆمارکە لەگە کۆمەڵی هونەرمەندی تر فەرقەیەکیان هێنابوو لە دیاربەکرەوە ئەوان زۆر ماچی بوو وتی نەمازان لە نێو ئێوەی ئیسلامیە ئەو هەموو دەنگ و ئەدا و سەدایە هەیە فترەی لەمە پێشش فیستیڤال ئەبین کە فیستیڤالێکی ساز کردبوو ڕێکخراوی قوتابیان ئەو میوانانی کە لە تورکیاوە هاتبوون وتی هەرگیز باوەڕمان نەدەکرد خەڵک بەم شێوازە پێشوازی لەم جۆرە هونەرە بکەوەم ئەمانەش بۆ هونەرمەندی ئیسلامی گەرمگوڕی خەڵکەکە و گەرمگوڕی هونەرمانی لەو ئەچێ بە سەدان هونەرمەند تەمەنە ئەمەیان کردوێت لەم فیستیڤالە بەشداری بکەم بۆ چۆن خولیان هەیە بۆ هونەر ئێمە گرنگی بە خۆمانە ئەگەر ئێمە گرنگی بە خۆمان بدەین سەفەرکردنمان بۆ دەرەوە نابێتە خەیاڵ نابێت حەسن بەدڵنیایەوە بە تایبەتی چونکە کۆنسێرتە ئیسلامیەکان کەمن لە دەرەوە بە دڵنیاوە سوود لێوە دەبێت کلیپی ئیسلامی کەمە ئەمەش بۆچی خاڵی یەکەم ئەعلامی خۆمان ڕاگەاندن ئەگەر گرنگی پێ بدا بۆ ئیلاعنی ئەبێ لە ڕەمەزان بێ بۆ ئیلا ئەبێ لە ڕەمەزانەوە وەکو کەناڵەکانی تر بۆ ئیلا ئەبێ لە ڕەمەزان بێ زۆر باشەوە بەم هونەرە هیچ داهاتێک پێیان دەکەن نەخێر بەڵکو داهاتیش خەرجەکەن کاتە زۆر جار دەبینی ئەوانی کە غێری ئیسلامیەکان ینی غێرە گروپە ئیسلامی هونەری ئیسلامیەکان پاری پێ دەکەن هونەری کە هەیەیان وایە بەسەر کۆنسێرتێکەوە بە 2 دەفتەر وێستە دەفتەر یان خۆت هیچ نەبێوانی کە هەر لا کۆڵانەکان وە خۆیان دەڵێن بەندێژن وانە بە پارە دەڵێن بە سەعاتێک هەیە سیوەرەخە و چلوەرەکەی کردوێتەوە تۆ سیرکە ئەوان بۆ پارە هونەرمەندی ئیسلامیش بۆ مەبدا باشە بۆ خەڵکە مەبدەیەکە گرنگی پێنەدرێت ئێمە دەمانێت لەو دەدەخەی کە دەیڵێن چێژی لێوە بکرین بەڕۆح وانە بەتاکیت ئێستا چیترمان هەیە لەوەی کە زیاتر وڵاتەکەمان بۆ چێژ بەخشتر بکات ئەکەوینە ناوی ئینشەڵڵاو تەعالا چیمان هاتە سەر بە خاتری دڵی من و جەلالیش سۆرانێکمان بۆ بڵێن ئەمەش تێ بگەین بەس من ئەوە عشقی محەممەدا ئەوە دێوارە وازان 2011 گوێم لێ بووە سەیفوڵڵاه نازانم ئێوە توتانیان نانە هونەرمەندی کوردستانی باکوور سەیفوڵڵاه و توێتی لەگەڵ هونەرمەند سەمیر عەبدوڵڵاه پێکەوە ئێستا سۆرانیەکەمان بۆ دەڵێن باشە کاکە با سۆرانیان چی دەڵێن بۆمان سۆرانیەکە وەڵام شتێکی سۆرانی ئەڵێم ئینشەڵڵا هەر پێما بێ لەگەڵ دەفا لەسەر چییە غولامی دەرگاهی تۆم
دەزانم سەڵت خۆششتی شتێ لە فەیسبووکە دەبینم زیزی چکەوە دوسێ ساڵ متابعات دەکەم ئاشە ئینشاءڵڵا لە خزمەت ئینشاءڵڵا غلامی دەرگای تۆم قوربانی حەڵاتی تۆم ئەسیری خاشیڕەی تۆم ڕۆحم لە ڕێدانەوە ئەسیری خاشیڕەی تۆم ڕۆحم لە ڕێدانەوە شادي غم آزادي بي قشالوت في هادي بي تانم لشادي دوا قشالوت في هادي بي تانم لشادي دوا يا غلامي دارقاهيتم قرباني حظهاتيتم أسيري خاشيريتم روح من الريدانوى أسيري خاشيريتم روح من الريدانوى كرداني ساري آيتي مصحف رود بإعجازي دو أبرود ساقي ظلم شكاوى ناخم برجاوى ساقي دلم شكوى بإعجازي دو أبرد ساقي دلم شكوى بەبێ ئەم ئامێرانە هیچتان هەیە بەرهەم خۆتیان خاڵ وڵا هەیە جاگەر خاڵم هەیەی با پێم خۆشە خاڵەتە گەر ببێ و ئامێرانەیە بەزەوەی دەستیشی بێت چکە دیارە لەگەڵەوەی دەستیا زۆر ڕاهاتەوە تەمانەوە لێ هاتیاگەر بێت و هەر کەسێک شتێک بڵێ دەبی دەستمەوە لێ بکەم ئەمە نەرەگەلی تێکەڵاو بووە هەر کلیپێکشمان هەیە ینی پێکەوە تەنها بە ئیقاع و دەفە بەڵامی تر بەو دوانە هەر موسیقای لەگەل دێدەن خۆشترە تەوان بەتامترە زۆر باشە خۆت چیت هەیە بەتەنها لەگەڵ و سازی دەست خۆم بەتەنها باش شتێک بڵێ بەتەنها دواترەکەینە بە دوانە باش دوای پەسەرەکە بخمل و جوانی ئیرۆ میوانی وارێ هێژاران بۆی ئەوەدانی ڕەمەزان دیاری ji ber dilani
رنگای گلان در کرینکانی انشاءله دواتریش گەرمیەکەین انشاءله. بەڵێ ئەو هۆنراوانەی بۆ نمونە مەلای جەزیری بە ڕەحمەت بێ یەکێکە لەو عاریف و سۆفیە گەورانەی جیهانی ئیسلامی کە ئەتوانین بڵێن عاریفێکی گەورەی ئیسلامیە نەک کورد بە تەنیا و عەلی حەریری و ئەحمەدی خانی ئەم هۆنراوەکان هیکێنیانی ئێوە کە بەکاریانن هاوچەرخە یا کلاسیکە و ئەو شاعیرانەمان پێ بناسییان کە ئێوە بەکاری دێنەوە شارەکە. وەڵام چونکم هونەرم با بڵێ ئەم ستایلە ستایلێکی هاوچەرخیە زیاتر با بڵێ بەڵام ئەگەر عنی لە مەولودی و لە مزگەوتەکان بین ئەو کا زیاتر شتە کلاسیکەکان بەکارهێنین. زاشتێکی کلاسیکی مەیە هەر بەبێ ئالەتی مۆسیقی مەلای باتەیە ئەمە با بڵێ مەولودی باتەی زۆر بەناو باگە لە مەنتیقەکانی بادینان. بەڵام ئەمانەی ئێستا زیاتر هاوچەرخین خۆمان گرنگی بە خۆمانە دێنن بە شعری خۆمان. خۆشتان شعرەکان دانێن ئاوازی شێر خۆتان بۆیان دانێن. ئێستا ئەمانە ئاوازەکان زۆربەیان هی خۆمان بوون شعرەکانش ئەمەیت کە تازە خاڵموتی شعر و ئاواسی خۆی یعنی شعر و ئاوازەکە ژێری خۆی. بەزەوەی کەوتت لە مەولودەکانە دەیڵێن بەبێ ئالەت وەمانە بەس هی خۆ مەلای باتەیی. ئەمە با بڵێ مەولودی باتەیە هەر وەکو نووسراوەیە و کتێب. مەلای باتەی خەڵکی کوێ بووە لە سەردەمێکا ژیاوە چەند ساڵێک سەدەیەک پێش ئێستا چەند ساڵێک با بڵێ ئەم مەلای با بڵێ هی مەنتیقەی بادینان بووە مەنتیقەی جەزیر و ئەنی کوردستانی باکوورەکە جەزیرە شوێنە عاریفان و شاعیران هی ئەوێ بووە ئیتر لە مەولودەکانی ئەوێ ئێستا ئەم ساڵ مەولودێک کرا لە ئامەد طبعا ساڵانە ئەم مەولودە ئەکرێ خەڵکێکی زۆر ینی بە هەزاران خەڵک بێتەوە ئەگەر ئەو مەولودەیەتیان نەخوێنرێتەوە کە ئەنەما هیچ نەکراوە ئەنی هەموویەتی بەڵێ بەڵێ هەموویەتی بەڵام من ئێستا یەک دوو دێری بۆ ئەوێ بە زمانی هەر کرمانجی نووسێتی کرمانجی نووسێتی زۆر باشە کە ینی چەند خولەکێکمان بۆ خوێنەرەوە ئینشاءڵڵا ئەمە لە مەولودەکانی خۆشمان خوێندرێ ئەبێ هەمووشی تەواو بکەین لە مەولودەکانی خۆمان بۆ تەواو هەموو نەکاکەر بۆم تەواو ناکرێ خەمی خۆت خەمی ئەمە بخۆ وەڵای کاکە خەم لە خۆمە خۆم زۆر باش حامدێ بێحەد بۆ خودای عالەمین ئەو خودای دایەمە دینێ مبین ئەم کرینە ئومەتا خەیڕ البەشەر تابعي مقتداي ناموار أو خداي مالكي ملك عظيم دائما ميراث قرآن كريم زابو شوازي وتر آوازة كان أقورن ولحنا كان أقورن زور باشا بۆچی مەرجە لە مەولودنامەیە ئەمە هەمووی بخوێنرێت لە کاتێکە نزیکەی سەد لاپەڕەیەکە بێ بەڵێ ئەمە لەسەرتا حەمد و شکر و سەنایەکە بۆ خوای پەروەردگار دواتریت باسی ئەم کاتاکا پێشەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەدایکە بێت و ئەنی ژیاننامەی ئەوی نامەی پێغەمبەری خوا وەکەوەی کە لێ سۆرە لای خۆشمان بەڵێ هەنێشی تیا بەڕاستی ئەنی پێچەوانەیە لەگەر عەقیدە ئێمە ئەوان ناخوێنین بەڵێ هەنێ شتی خوڕافیاتی تایە بەڕاستی بەڵام هەندێکیشی ئێستا تازامەکە خوێنەوە شتێکی زۆر بەمانایە حەمدێ بێحەد یعنی سوپاسێکی بەبێ پایان بۆ خوای پەروەردگار زۆر باشە لە ناو هەولێر بەڵام دەتانێت برە و بە بادینیەکە بتەن پێشوازی باشتان لێکرێت لە هەولێر یا زیاتر لە منتقە بادینیەکەەوە زیاتر پێشوازیتان لێ بەدڵنیایەوە خەڵکی هەولێر زۆر حەز بە ئاوازی بادینیەکە ئەوان نوێشی تێگەنیانی وەکو ئەمەنێ بەڵێ بەدڵنیایەوە ئێستا منتیقەیەمە زیاتر جەلال فارسی باشترە عەرەبی و بۆ بادینیەکەش ئەوان چونکم ئاوازی بادینیش هەر بۆ خۆی ئەنی ئاوازێکی حەقیقەتەن پڕاپڕە لە چێش
چێژبەخشە ئەنی هەتا ئالەتە موسیقیەکان ئێستا بێزگە لە ساس ئەنی لە تورکیا و لە منطقەی وادینان هاتوو ئەوەرێک هەنێ ئاوازی بە هەمان شێواز سە بۆشتان گرنگە لەوەی کە مەسجەکەتان بە بادینی هێناوەتە سلێمانی مە ڕۆنە دەبێنە هەورامانیش دایێنین لەوێش لە خزمەتە سوازتان دەکەین کاک بێوارێمە پرسیاری کەوتۆمان نەماوە کە لەگەڵتانە بدوێن بەزەوە نەبەوەی کە زیاتر پێمان خۆشە گروپەکەتان ناسراوە بێەوە ئامانجەی کە هەتانە زیاتر بەرجەستەی بکەن برەو بە گروپە هونەری ئیسلامیەکان بدرێت چیتان هەیە دوایین قسەتان بکەن و بە بەرهەمێکیش کۆتایی بە بەرنامەکەمان بێنین وڵا حقیقەتەن ئێمە وەکو ئەڵێ دڵمان پڕە چونکم دوێنێ شە کۆمنتی بەڕێزێکم بینی حقیقەتەن زۆر بەلامەوە گرنگ بوو وتی وەڵڵاهی گوناهبارە بن ئێوە بۆچی گوناهبارە بن وتی لەبەر ئەوەی حیفە گرنگی بە هونەری هاوچەرخی ئیسلامی دەبێ وتی لە نەبوونی ئەم هونەرە خەریکە گوێ بۆ گۆرانی ناشەڕی ڕاکری باشە کەوایە دواوتەی من بۆ خۆم وە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە تواناندا هەیە پشگیری هونەرمەندان بکەن تکایە با ببینە بەدیل بۆ خراپە زۆر باشە بەرهەمێک حازرکەن بەس پێم بڵێن بەرهەمەکە لەسەر چییە؟ بەرهەمێک حازر دەکەین ئینشەڵا بە خەڵۆشم وتەی کۆتایی بڵێ بەس پێم خۆشە وەکو بەرەکەت ئینشەڵا حەشرە قورئانێکی عێراقی بخوێنم پاشان بەرهەمەکە زۆر باشە قورئانەکە بخوێنم دوای دەسمە لای خاڵ اینجا لەو کاتە دەست پێکەین باشە أعوذ بالله من الشيطان بسم الله الرحمن الرحيم والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقم منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد صدق الله العظيم بس صوتەکەی بۆ ئاوازی جەژن زۆر خۆشتر و بە شوێنی ئەڵڵاهو ئەکبەرێکیش بکەیوانە ئاوازی جەژن ئاڕاستەکە ئاوازی چوارگا خۆشە فەرموو خاڵگیان زۆر سوپاس ئێوێ دەکەم هیواداریشم نەک هەر لە ڕەمەزان بەڵکو لە دوای ڕەمەزانیش کەناڵەکان ئێمان لەبیر بی ئێمە و برادەرانی سرود بێژ بەعام بەستی هونەرە بەعام بۆ ئەوەی هونەری ئیسلامی زوندی بیتن بەڕاستی وەکو مردوو حسابە ئێستا ئینشاڵڵا هەر لە یادمانن ناکەین دڵسۆزیمانە بۆ هونەر ئەو گلەیانشیت اینجا خۆشەویستیەکیش هەیە کە پێت خۆشە لە ڕێ هونەرەوە دەری بە بەوانە خەڵکێکیش هەیە کە حەز دەکا و چێژێک وەرگێ لەو ڕۆوەکە بەر نەبێ مامۆستا چۆن وایە بەتەکیت زۆر باشە بەس بەرهەمەکە لەسەر چیامە یەخیر لەسەر سەبرادلا واتە پێغەمبەری خوا ئارامی دڵانە زۆر باشە ئێمە مەڵاوی لە بینەرانەکەین ئێوەش دەست پێ دەکەن و دوجار کۆتایی بە بەرنامەکەت باشە بینەرانی عزیز خۆشحاڵ بن کە تا کۆتایی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژی لەگەڵمان ماونەتەوە سپاستان دەکەین سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە سپاس بۆ گروپە هونەریەی کە لە هەولێرەوە تەشریفیان هێناوە بەرنامەی ئەمڕۆیان ڕووناک بۆ کردینەوە سپاس بۆ تۆش سپاس بۆ جەناب بەم بەرهەمە کۆتایی بە بەرنامەی پەیامی ئەمڕۆژ دێنین خواتان لەگەڵ بچه گوریه بین بالله عملی تگهیش تشلا بیه با خوانه گلا عملی
بیا باغوانی گلایا وروجا من تنسكري صغبية ودل مري وروجا من تنسكري صغبية ودل مري جاركاني وجار دقيري باش بيتايب خبري جاركاني وجار دقيري باش بيتايب خبري خدا خازا ویانا من بوریت بیجیانا من خدا خازا یا ویانا من بوریت بیجیانا من روست الدفدور یانا من به خوب دایر یانا من روست الدفدور یانا من به خوب دایر یانا من ای پیغمبر گل والا روجو هیویل سامالا ای پیغمبر گل والا روجو هیویل سامالا تاجا سر خیر هوالا دوری جمع هزار سالا تاجا سر خیر هوالا دوری جمع هزار سالا عاشقات فدا بشتي تقربك مكرة دلي من عاشقات فدا بشتي تقربك مكرة جمادينها طاولة شنا بيتا يبخيرة جمادينها طاولة شنا بيتا يبخيرة اي پیغمبر صبر الله تشيبوت يا بن بالله عمري تقاهيش تشلا بيا بغواني كله عمري تقاهيش تشلا بيا بغواني كله